هەم لە بڕیاری کۆمسیۆن و هەمیش لە لێژنەی باڵای ئەمنی سنووری هەرێمی کوردستان کە بە سەرپەرشتی جەنابی وەزیری ناوەخۆیە هەم لە لێژنەی ئەمنی پارێزگای هەولێر تاکید لە جێبەجێکردنی ئەو بڕیارەی کۆمسیۆن کراوەتەوە کە لە بۆ ناوەندەکانی دەنگدان مۆبایل نابێت چێتە ژوورەوە. بەڵام لەبەرەوەی پرۆسەکە زۆر قەرەباڵغێکی زۆر هەیە لەسەر وێزگەکان، تەنها بڕیاری جێبەجێکردن ئەوەیە بەکار نەهێنرێتن. ڕەنگە لە جیرفانیشی دابیتن نەبی باشترە، بەڵام بەکارهێنانی بەپێی بڕیارەکانی کۆمسیۆن قەدەغەیە لە ژوورەکان و لە وێزگەکانیش جگە لە کارمەندانی کۆمسیۆن کە لەوێ کار دەکەن، گیانی سیاسی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەوێنە ئەوانش دەکرێت بەشێک بن لەوەی کە ڕێبگیرێتن لەو بڕیارە و پێشێلکاریە نەکرێتن. هیوادارین هەموو دەنگدەرێک ڕەچاوی ئەو ڕێنماییە بکاتن، دیارە بەبێ حکمت نییە و ئەو بڕیارە لە پێناو سەلیم بەڕێوەچوونی پرۆسەکەیە، لە پێناو ئەوەیە کە بە دروستی بەڕێوەچوی بڕیارێکی کۆمسیۆنە و هەموو دەنگدەرێک و هەموو کەسانە لێرەش لە ئەرکدانە ملزەمن بە جێبەجێکردنی بڕیاری کۆمسیۆنەوە.